باردۆخی سیاسی و باردۆخی ئابووری دوو چەمکی جیاوازن، بەڵام باردۆخی سیاسی ئەمڕۆی کەرکووک بە شێوازێکی ناسەقامگیرە تێپەڕێ. بەڕاستی ئەمە زەلەرمەندێکی زۆر گەورەی لە باردۆخی ئابووریش داوە بە دەرەجەیەک، لەبەرەوەی باردۆخی سیاسی ناسەقامگیر بێ، باردۆخی ئابووریش ناسەقامگیر دەبێ. لە کەرکووک بەداخەوە 16 ساڵە خەڵکی کەرکووک لە ئاستی هەژاری و بێتاقەتیەکی زۆری، فەراغێکی ئەمنی، فەراغێکی سیاسی نەبوونی کەسێکی قیادی لە کەرکووک بەم شێوازە بە شێوازێکی جوان بباتە ڕێوە لە کاتێکە کەرکووک پڕی نەوتە، پڕی داهاتە، بەڵام دی لا ئەکەیتەوە سێری ڕێکخراوە بێباوکەکانێکی ڕێکخراوە هەژارەکانێکی ئەبینی کەرکووک زۆر ڕخاوە لە ئاستی ئابووریە. بەڵام ئەمە بەکیەکرێ بە کەسێکی سادق و ڕازگۆ و دوور لە بەرژەوەندی کەسی و دوور لە بەرژەوەندی حیزبی و دوور لە بەرژەوەندی بنەماڵەیە ئەم کەسە بێت و خزمەتی شاری کەرکووک پێ بکە. پێم وابێ ئەتوانێ خەڵکی کەرکووک لەم کاتێ ڕزگار بکە ئەگەر بێت و بەرژەوەندی تا کەسی خۆی نەگەرک بێت. بە تایبەتی گەندەڵی تیاکرێ لەبەرەوەی ئەم هەموو پارەیە کە ئەڕواوی چی دیار نییە گەندەڵی تیاکریان. کەرکووک لە بواری بیناسازیە سفرە، لە بواری هەلی کارە سفرە، لە بواری ینی گەشت و گوزارە سفرە. ئەبینی خەڵکی کەرکووک بەڕاستی جمعەشەممەی لێدە نازانین بۆ چۆ بڕۆن. ئەمە چیە ئەگەینە؟ ئەمە گەندەڵەیەکی زۆر بەقەوەتە ئەگەینێ لە شاری کەرکووکە. خۆکە ئێستا لە بواری سیاسی کەرکووک بە بوارێکی زۆر هەموارە تێپەڕێت، چونکە کەسانێکی پایدار لەم شارەکە حکمی ئەم شارەکەن بە حکمی پەیوەندی پێشووتریان لەگەڵ چەندین ڕێکخراوی تیرۆریستی و چەندین کردەوەی تیرۆریستی کە ئێستا بە خۆیان کردو بە سەرمایه‌دار و خاوەنی ئەم شارە. دۆخی سیاسی ئەم شارە تا دێ ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپبوون ئەڕوات، تا دێ بەرەو وێرانتر ئەڕوا و هەمان کاتدا دۆخی سیاسی و خراپی دۆخی سیاسی بینی حیزبەکان و بینی نەتەوەکان و بینی سەرکردەکان تاسیری کردو سەر دۆخی ئەمنی شارەکە بە تایبەتی دۆخی ئابووری. دۆخی ئابووری ئێستا لە کەرکووکە لە دۆخێکی خراپترین دۆخایە لە مێژووی هەر وڵاتێکە کە تێپەڕی بێ. داهاتی ئەم شارەکە یەکی لە دەوڵەمەندترین شارەکانی جیهان، داهاتەکەی کەس نازانە بەرەو کیۆڕە، گەنج زۆربەی بێئیشە، لە بەری بیناسازی سفرە، لە بەری ژینگە وێرانە. داهاتی ئەم شارە ڕۆژانە بەم سەدان ملیار دۆلاری لێ دەرەچێ، کەسیش نازانە بەرەو کیۆڕە چی لێ بەسەر دێت. گەندەڵی وا دەسی گرتووە، وا دەسی باڵادەست بۆ بەسەر ئەم شارەیە بە هیچ جۆرێک ناتوانێت چاکرێ. ئێستاکە بەداخەوە ئەوەی لە کەرکووکە ئەگوزارێت دۆخێکی زۆر ناهەموارە، دۆخێکە جیاواز لە دۆخی تەواوی پارێزگاکانی تر. لە کەرکووکە ئێستاکە هیچ شوێنێکی با بڵێن هیچ جهەتێکی ڕقابی نییە بەسەر کەرکووکەوە. ئەوەی ئێستاکە ئەگوزاری ئەوەی قسەی لەسەر و باسە ئەکرێ، هیچ کەس ئاگاداری ناوەڕۆکی تەواوی ئەو پرۆژە و چۆنێتی سەرفکردنی داهاتی کەرکووک و پارەی ئەو پارە و بودجانی کە لە بەغاوە دێن هیچ کەسێک ئاگادار نییە. بەداخەوە ئەمەش پێمان وا بێت ئێمە وای بۆ ئەچین کە ئەو بابەتە بابەتێکی تەوافقیە نێوان هێز و لایەن و پێکاتەکانی شاری کەرکووک کە بە جۆرە لە جۆرەکان وای بەسەر کەرکووکا سەپاندووە کە بەرپرسانی ئەم شارە تەوافقێکی ژێربەژێریان کردی بێت بۆ دابەشکردنی پارە و داهات لە نێوان کەسە یەکەمەکان یاخود کەسانی دەسڕۆیشتی ئەو حیزبانە لە تەواوی پێکاتە هەرسێ پێکاتەکەی کورد و عەرەب و تورکمان. ئەمەش بۆیە وای کردووە کە گەندەڵیەکان لەم شارە بگەنە قۆناغێکی زۆر مەترسیدار و هیچ جیهەتێکی ڕقابی نەبێ. بەداخەوە پەرلەمانتارەکانیش کە ئێستاکە ئەبێ ڕۆڵی زیاتر بجێڕن لە چاودێریکردنی داهات و سۆنەتی سەرفکردنی ئەو پرۆژانەی کە لە پارێزگای کەرکووکە ئەگوزاریە. بەداخەوە ئەوانیش بە شێوەیە لە شێوەکان کەم تەرخەمیان کردووە، هیچ ئامادە نین هیچ ڕێکارێک یاخود هیچ چاودێریەک لەو جۆرانە ئەنجام بدەن. ئەمە لە ڕووی داهات و لە ڕووی چاودێریکردنەوە وای کردووە کە کەرکووک لە پێشەوەی ئەو پارێزگایانە بێ کە گەندەڵی تایە گەیشتە ئازێکی زۆر مەترسیدار. ئەتوانین بڵێن کەرکووک لە گەندەڵیە غەرق بووە لە ئێستادا. لە ڕووی سیاسیشەوە بەداخەوە ئێستاکە بارێکی ناهەموار بەسەر کەرکووک سەپێنراوە، بارێکی عسکەرتاریە، بارێکە کە تەواوی پێکاتەکان هەر هەمویان بێدەنگ کراون. ئەمە ئەوەمان پێ ناڵێت کە تەنانەت کە ئێستا با بڵێن لایەنی عەرەبی باڵادەستە لەم شارە مەبەس ئەوە نییە کە شەقامی عەرەبی ڕازی بن بەو سوڵتەی ئێستا لە کەرکووک هەیە، بەڵکو جۆرێ لە جۆرەکان ئەوانیش بە حکمی هێز لەلایەن چەند کەسانیشی دەسڕۆیشتووی دەوروبەری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بێدەنگ کراون یاخود بە جۆرە لە جۆرەکان ڕێگەیان پێ نادرێت. تەنها ڕێگە بەو کەسانە ئەدرێت کە دار و دەستەکەی خودی پارێزگاری بە وەکالەتی کەرکووکن بۆ ئەوەی قسەکردنی ئەمانیش لەسەر بریتیە لە بەرگریکردن لە پارێزگاری بە وەکالەت.